ئازیزان سڵاتان لەبێت خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوکارم ئەمیر دەبینەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی ئێمە بینەرە. بەڵێ ئازیزان لەلای منیشەوە سڵاتان لەبێت، هیوادارم کە لار کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئازیزان بۆ بەرنامەی هەفتەی موبینەرانیش چەند بابەتێکمان بۆ ئامادەکردوون کە بریتین لە یەکەم ڕۆژی خەبات دژ بە مادە هۆشبەرەکان، دووهەمیان باسێکە لەسەر ئەوەی کە یەکێکی تر لە جنایەتەکانی کۆماری ئیسلامی کە لە ساڵی 67 بەرامبەر بە زیندانیانی سیاسی کردوێتی. سیان بابەتیان بازرگانیکردن بە سێکس کە یەکێک لە دزێوترین وێناکانی ستەمکاری و توندوتیژی دژ بە ژنانە. بە دوای ئەودا شعرێک لە بینەرێکی ئازیزمان بە نازناوی شوانکۆ کە لە سەخزەوە بۆی نردوین پێشکەشتان دەکرێت. دوایین بەشی بەرنامەکەشمان یادێکە لە کاک حەسان حەیدەری ناسراو بە کاک حەسان حەمە خەزاڵ. هیواداری کاتان هەبێت تا بە کۆتاییش لەگەڵمان بن. ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتان. نمردم من اگر امجار بيتم نتم شار بيحتا او خوار بيتم درونم خاليا وقيني دنالم هواريك يجبر هوار بيتم بنايم شيرهم يا بروكاس مجم يقدلي بزمار بيتم خسم بو شربتي داري باكت شرابي عين جهري ما ربيتم لكن تخار وخاز قول زار بيمن لكن من خرمني قول خاربيتم لكن من باوجود ناس وأجناس كسيتي دانيا أمشار بيتم
هەتا تۆ ماشنا بووی ئاشنام بوون ئەم ئێستام و بموم ئەغیار بێتۆم هەموو ڕۆژێ لە تاوی زرانی ئامسام تەمەنای مردنی پێرارە بێتۆم لە حەسرەت سەرقەدت چاوی نالی جۆگە بەڵکود و ڕووبارە بێتۆم بەڕێزان ڕۆژی سێشەممە 4 مانگی گەلاوێش ڕێکەوتی 26 مانگی ژوان ڕۆژی جیهانی خەبات دژ بە مادە هۆشبەرەکانە. هەموو ساڵێک لە ئاوا ڕۆژێکدا لەلایەن زۆربەی دەوڵەتان لە جیهان بە تایبەت دەوڵەتانی پێبەند بە پەسەندکراوی نێونەتەوەی خەبات دژ بە مادە هۆشبەرەکان گەلێک کۆبوونەوە بەڕەوە دەچێت تا هەڵسەنگاندنێکیان سەبارەت بە کار و چالاکیەکانی ساڵی ڕابردوویان لە بواری خەبات لەگەڵ مادە هۆشبەرەکاندا هەبێت. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانیش ساڵانە کۆبوونەوەیەکی ڕەواڵەتی بەڕێوە دەبات و چەند کاربەدەستێکی پلەبەرزی حکوومەتیش بەشداری تێدا دەکەن و چەند ڕاپۆرتێکیش پێشکەش دەکەن کۆمەڵێکیش بەڵێنیش بۆ ساڵی داهاتوو دەدەن. ئێران کە خۆی ناوەندی سەرەکی بەرهەمهێنانی هەموو جۆرە مادەیەکی هۆشبەرە و دەواازەی بڵاوکردنەوە بە سەر تاسەری دنیادایە و بە بەراورد لەگەڵ ڕێژەی دانیشتوانەکەی زۆرترین محتادی بە موادی مخەدر تێدایە لەوەها تایبەتمەندیەکی جۆغرافیایی بەهرەمەندە تا ڕژیمە دەسەڵاتدارەکەی بە وەرگرتنی ئیمکاناتی ماڵی زۆر و زەبەند لە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان بەڕێوە بەرێ و پرۆژەیەک بە ناوی خەبات دژ بە مادەی هۆشبەر بێت. بەڵام ڕژیمی ئیسلامی بەم جۆرە نەتەنیا لە ئیمکاناتێکی کەڵانی باقی وڵاتەکانی تر بەهرەمەند دەبێت بەڵکو بەڕێخستنی مافیایەکی بازرگانی مادە هۆشبەرەکان سەروەتێکی زۆر و زەبەندی دیکەشی دەست دەکەوێت. هەر جانارجارێکیش بە ناوی بربەرەکانی لەگەڵ مادە هۆشبەرەکان ژمارەیەک لە وردەفرۆشان و قاچاقچیانی دەرەوەی چرخەی مافیای خودیەکان بۆ چاوترسێنکردنی کۆمەلگا و بەهرەبەرداری سیاسی لە سێدارە دەدات. کۆماری ئیسلامی هەموو ساڵێک لە ساڵڕۆژی خەباتی جیهانی دژ بە موادی مخەدر بڕێک لەو مادە سڕکەرە بە ناوی دۆزراوەش لە شانۆگەریەکدا ئاگرتێبەردەدات و میداڵی ڕێزلێنانیش دەداتە بنەماڵی ئەو مەمورانەی لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ قاچاقچیانی ڕەقیبدا کوژراون و هەراوهوریا دەخاتە ڕێکە چۆن سەربازە گومناوەکانی بۆ بەرگرتن لە پەرەگرتنی ئەتیاد و پاراستنی لاوان لە ئێران و جیهان گیانی خۆیان بەخت دەکەن. ئەگەرچی کاربەدەستانی حکوومەتی زۆر شانازی بە خۆیانەوە دەکەن بەوەی کە دژ بە مادە هۆشبەرەکان خەباتیان کردو و کوژرانی 4000 پۆلیسیش وەک شاهد دێنەوە، بەڵام هاوکات و لە هەمان حاڵدا بۆ چەندمین ساڵ لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتووەکانەوە ڕادەگەیەندرێت کە ئێران یەکەمین بەکارهێنەری موادی مخەدر لە جیهانە. بەپێی راپۆرتی دەفتەری کۆنتڕۆڵی مادەی هۆشبەر و تاوانی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان، ئێران ڕکۆردداری مەصرفی مادە هۆشبەرەکان لە جیهاندایە، گشت ئەوانەی کە خۆیان لە ڕێخستنی مافیای بەرهەمهێنان و بڵاوکردنەوە و ترانزیتی مادەی هۆشبەردا دەستی باڵیان هەیە بۆ پیشاندانی بڕواڵەت جددیبوونیان لە خەبات دژ بە مادەی هۆشبەر هەراوهوریا دەخەتەڕێ و باجی زیاتر لە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان و وڵاتانی ئوروپایی وەردەگرن. بەوتەی زۆربەی کارناسان و هەڵسوراوانی خەبات دژ بە مادە هۆشبەرەکان لەم ساڵانەی دواییدا بەکارهێنانی مادە سڕکەرەکان زیاتر، نرخەکەی هەرزانتر و بەدەستهێنانی ئاسانترە لە هەر کاتێکی تر. دەسڕاگەشتنی ئاسان و هەرزان بە موادی مخەدری سەنعەتی جێگای مادە سونەتیەکانی وەک تریاکیان گرتوێتەوە و تا دوورکەوتوترین و کەم جەمعیەتترین دێهاتەکانیش پەرەیسەند و هیچ گەنجێک نییە کە مەترسی گیرۆدەبوون بە مادە سڕکەرەکان بەسەر سەریەوە نەسوورێتەوە. بەڵێ کاربەدەستانی کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە دخالەت و بەشداری خۆیان لە مافیای بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەردا بشارنەوە هۆکاری چوونەسەرەوەی مەصرفی مادەی هۆشبەر لە نێو خۆدا دەگێڕنەوە بۆ پێگەی جوغرافیایی ئەم وڵاتە و دەڵێن سنووری هاوبەشی درێژمەودای ئێران لەگەڵ وڵاتی ئەفغانستان کە گەورەترین بەرهەمهێنەری مادەی هۆشبەر لە دنیادایە ئیجازە نادات تا مامورانی خەبات لەگەڵ مادەی هۆشبەر لە بە ئاکام گەیاندنی ئەرکەکانیاندا سەرکەوتوو بن.
ڕاستە کە ئەفغانستان گەورەترین بەرهەمهێنەری مادەی هۆشبەر لە دنیادایە و بایەخی بازرگانی مادەی سڕکەری ئەم وڵاتە ساڵانە دەگاتە 7 میلیارد دۆلار. بەڵام مەگەر ئەم قەبارە زۆرەی مادە هۆشبەرەکان لە دەواازەی ئێرانەوە بەرەو هەر جێگایەکی تری ئەم دنیای ترانزیت ناکرێت، ئایا ئەوە جوتیارانی ئەفغانی و قاچاقچیانی وردە فرۆشی مەوادی مخدرن کە ئەم قەبارە عەزیمن لە مادە هۆشبەرەکان لە دەواازەی ئێرانەوە بۆ سەرتاسەری دنیا ترانزیت دەکەن؟ ئایا ترانزیتی قەبارەیەکی ئاوا گەورە لە مادە سڕکەرەکان بەبێ مافیایەکی بەهێزی دەوڵەتی وەکو مافیای سوپای پاسداران ئیمکان پەزیرە؟ ئەمڕۆ کە ئاستی احتیات بە مەوادی مخدر بە توندی ڕوولەت زیاد بوونە و تەمەنی گیرۆدەبووان گەلێک هاتۆتە خوارەوە. هەر ئێستا زیاتر لە 8 میلیۆن کەس بە جۆرێک لە جۆرەکان گیرۆی دەی مادەی هۆشبەرن و تەمەنی گیرۆدەبوون دابەزیوە بۆ 12 و 10 ساڵانیش. ئاشکرایە کە کۆماری ئیسلامی بە ئاسانی دەست لەم بەرەکەتە کە هەم قازانج هێنەرە و هەمیش وڕووکاسکەرە هەڵناگرێت. مادە هۆشبەرەکان دەبێ ببن تا لاوان لە ڕووکاسیدا بەسەر برن و شور و نشات و چالاکیەکانیان جوانە مەرگ ببێت. دەبێ مادەی هۆشبەر هەبێت تا بازرگانی پڕ لە قازانجی ئەو سەوداگەرانەی مەرگ کە سەرێکیان بە ئۆرگانە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە بەندە هەروە لە برەودا بن. لە ڕاستیدا بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان وەکو بازرگانێکی پڕ لە قازانج بۆ قاچاقچیانی گەورەی ئەو بوارەیە و هەروەها وەکو ئامرازێکی سەرکوچیشە لە دەست ڕژیمدا. ئەو بازرگانیە جینایەتکارانەیە وەها لەگەڵ بەرژەوەندی ئابووری سوپای پاسداران و وزارەتی ئیتلاعاتی ڕژیم ئاوێتە بووە و ڕیشەی لە گشت کەلێنە و قژبنەکانی ئەم کۆمەڵگایەدا کوتاوە کە ڕزگاربوونی یەکجارێکی لە داوی تۆڕی بەرین و بەهێزی بڵاوکردنەوەی مەوادی مخدر تەنیا بە ڕزگاربوون لە دەست ڕژیمی ئیسلامی ئێران ئیمکانی هەیە. بەڵام نەفسی پەرەسەندنی خەبات لەم ئاراستەدایە هەیوا بە گۆڕینی ئەم ڕژیمە دەور و نەخشێکی گرنگی لە کەمکردنەوەی گیرۆدەبووان دەبێت. خەباتی دژی سەرمایەداری، خەباتی دژی ڕژیم و خەبات لە پێناو چاکسازی لە ئاستی ژیان و بەڕێچووندا ئاڵقەی زەنجیری خەباتێکی یەکدەست و هەمەلایەنن. بەهێزکردنی ئەم خەباتە هەمەلایەنە دەتوانێت لە دڵەکاندا هیوا بگۆڕینی بارودۆخی سیاسی، کۆمەڵایەتی و ئاسۆیەکی ڕوون ڕوبەڕووی خەڵک و بە تایبەت لاواندا بکاتەوە. کرانەوەی ئەم ئاسۆیە لە گرێوی پێشەنگبوونی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و لە هەمووشیان زیاتر بزوتنەوەی ڕادیکاڵی کرێکارandایە. بەڵێ ناوبڕێک بینن دێنەوە خزمەتە. ئازیزان ئەم ڕۆژانە لە مانگی پوشپەردا و بیرهێنەرەوەی سامناکترین جنایەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانە، ئەو جنایەتەی کە دەچێتە خانەی کۆمەڵکوژی و ژێنۆسایدیەوە. لە مانگی پوشپەری ساڵی 1367 هەتاویدا کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی لا گرتوخانەکانی تاران و شارەکانی دیکە دەستی پێکرد. خومینی و بەڕێوەبەرانی دیکەی ڕژیم عەزمی خۆیان بۆ کوشتنی بە کۆمەڵی نێرانی سیاسی جەزم کردبوو. ئەگەر شەڕی 8 ساڵی ئێران و عێراق وەکو ئامرازێک بۆ سەرکوتکردنی شۆڕشی ئێران بەکارهات، ڕۆژانی کۆتایی شەڕیش بۆ ڕژیم دەرفەتێکی لەبار بوو تاکو لە ماوەیەکی کەمدا کە بوویان یەک جێخۆیان لە دەست هەزاران کەس لە نێرانی سیاسی ڕزگارکەن. زۆر یەکدا قوربانیانی ئەم کوشتارە دەورەی مەحکومیەتی خۆیان تێپەڕ کردبوو و چاوەڕوانی ئازادی بوون. ژمارەیەکی زۆریان هێشتا بەڕوونی پێیان ڕانەگەیان بوون کە لەسەر چی گیراون. لە دەرەوەی زیندانەکان ڕووداوێکی گرنگ ڕوویدا بوو. شەڕی ماڵوێرانکەری ئێران و عێراق کە ببوو بەهۆی ماڵوێرانی و کوشتاری سەدان هەزار ئینسان لە هەردوو وڵات بە شکستی کۆماری ئیسلامی کۆتایی پێهات بوو. خومینی کە لە سەرەتادا جاری ئەوەڵی لێدا کە شەڕ نیعمەتی ئیلاهیە، بەسەر شۆڕیەوە بە خواردنەوەی جامی ژەهر شکست لەم شەڕەی شوبحاند و قبولیشی کرد. کۆتایی شەڕ بۆ خەڵکی ئازاد دیتووی ئێران کە
کرانەوەی دەرگای هیوایەک بوو کە لەلایەکەوە دەیتوانی ژیانی ئاسایی خۆیان بە دوور لە کوشتار و بۆمباران دەست پێ بکەنەوە لەلایەکی دیکەوە داخوازی و خواستە ئینسانیەکانی خۆیان کە بەردەوام بە بیانووی شەڕ سەرکوت دەکرا بێن نەگۆڕن. خۆشحاڵی لە کۆتایی هاتنی ئەم کارە ساتە کۆمەلگای ئێرانی داگرت و شکست و داماوی ڕژیمی ئیسلامی ببووە جێگای هیوا بۆ بەرەو پێشچوونی خەباتی جەماوەری و وەدی هاتنی داخوازەکانیان. کار بەدەستانی کۆماری ئیسلامی و لەسەرەوەی هەمویانەوە خومینی و ڕاوێژکارانی سەرەکی ئەوە وانە واتە ڕەفسەنجانی و خامنەی و باقی هاوبیرەکانیان ئاگاداری ئەم واقعەتانە بوون. ئەوان ئاگاهانە بڕیاریاندا شایی و خۆشحاڵی خەڵک بۆ کۆتایی هاتنی شەڕ بکەنە ماتەمی. بەڵام بیانوویەکیان بۆ پاساوی کوشتاری خەڵک لە کۆڵان و شەقامەکان نەبوو. سەرانی کۆماری ئیسلامی کە بەوتەی خۆیان حکوومەتەکەیان بەرهەمی سەرکەوتنی خوێن بەسەر شمشیردا بوو بڕیاریاندا کە تۆڵەی شکست لە شەڕ لە خەڵکی ئێران بکەنەوە. ئەوان بۆ درێژەی دەسەڵاتی خۆیان پێویستیان بەوە بوو هەرچی زیاتر خوێن بڕێژن و ئەم جارەش وەکو سی جۆزەردانی ساڵی 1360 شمشیری ژاراوی خۆیان لە زیندانەکان و لە دژی زیندانیانی سیاسی خستەکار. بەڵێ لە ڕوانگەی دەسەڵاتدارانی ئێرانەوە گونجاوترین و بێدەنگترین شوێن تەنیا زیندانەکان بوون کە بە هەزاران ئینسانی خەباتکار و لە هەمان کاتدا بێدیفاع لە پشت میلەکانی گرتوخانەدا یەخسیر بوون. خومینی بە پێکهێنانی کومیتەیەک بریتی لە ئیبراهیم ڕەیسی و سەرۆک کۆماری ئێستای ئێران نەیری قازی شەرع ئشراقی دادستانی تاران و موسەوی ئەردەبیلی بە دەرکردنی فتوای مەسەبی فەرمانی کوشتاری بە هەزاران زیندانی سیاسی دەرکرد. جنایەتکارانی پیشەیی وەکو لاجوەردی و دادوەری و دەیان جنایەتکاری دیکە گرتوخانەکانیان بۆ ڕێبەری کۆماری ئیسلامی کردا مەیدانی شەڕێکی یەکلایەنە و شکست لا بەرەی شەڕی ئێران و عێراقیان لە زیندانەکاندا و بە دوور لە چاوی خەڵک کرد بە سەرکەوتن بۆ ئیسلام. سێدارەکان بەرپاکران و خەباتکارانی ئازادی خواز بە وتنی نا بە جەلادانی ڕژیم لە سێدارە دران و سەرشۆڕی مێژوویان بۆ جەلادانی کۆماری ئیسلامی بەجێهێشت. سەری بە هەزاران زیندانی خەباتکار و خۆڕاگر چووە سەرپەتی سێدارە، بەڵام لە بەرانبەر جینایەتکارانی ڕژیمدا سەریاندا نەنوات. هەواڵی ئەم جینایەتە لە رادیۆ تەلەڤیزیۆن و ڕاگەیەنەرەکاندا بڵاو نەکرایەوە. خومینی و هاوکارەکانی لەسەر ئەو باوەڕە بوون کە دەتوانن قوفڵی دیکتاتۆری بۆ هەتایە لە سەردەمی کۆمەلگا بدەن. تەرمی قوربانیانی ئەم جینایەتە بەنهێنی لە خاوەرانی تاران، دارۆڵڕەحمەی شیراز، باغی ڕزوانی ئیسفەهان، حوشەی دادگای ئینقلابی سنە و دەیان شوێنی دیکە بە خاک سپێردرا. ناوی گۆڕستانی ئەم ئازیزانەیان کرد بە لەعنەتاوە تا بە خەیاڵی خاوی خۆیان خەڵکی لێ دوور بخەنەوە. بەڵام گوڵکۆی ئەم ئازیزانە بە خێرایی بووە شوێنی ئازیزانی لەبیر نەکرا و بە دڵنیاییەوە لە داهاتوودا دەبێتە شوێنی بەیەک گەیشتنەوەی ئەویندارانی ڕێگای ڕزگاری مرۆڤایەتی. زۆری نەخایاند کە هەواڵی ئەم جنایەتە سامناکە لە ئێران و لە دەرەوەی وڵات بڵاو بووەوە. خەڵکی ئێران کە چاوەڕوان بوون جەستەی ماندوو ئازاردیتویان کە لە شەڕی ماڵوێرانکەری ئێران و عێراق ڕزگاری ببوو بحەسێتەوە، لەو کاتەدا ئاگادار بوون کە چ کارە ساتێک بەسەر ئازیزەکانیان بەڕێوە چووە. ژمارەیەکی زۆر کەم لە هاوسەنگەرانی قوربانیانی جنایەتی هاوینی ساڵی 1960 کە لەو کوشتارە بە کۆمەڵە ڕزگاریان بووە، لە بیرەوەریەکانی خۆیاندا بەشێک لە کردەوەی دڕندانەی جنایەتکاران و مەزڵومیەتی زیندانیانی بەندکرا و بێدفاعیان بۆ بیرۆڕای گشتی گێڕایەوە. بەڵام هێشتا ئەمەش گشت واقعیەتەکە نییە. هێشتا بەشێکی گەورە لە واقعیەتەکانی ئەم جنایەتە لە خەڵک شاردرایەوە. بێگومان سەرنجام ئەو ڕۆژە دێت کە سەرانی جنایەتکاری کۆماری ئیسلامی لە بەردەم کۆمەڵانی خەڵکی ئێراندا دادگایی بکرێن و نهێنیەکانی جنایەت هایەکی بێ ئەژمار کە بەڕێوەیان بردووە زیاتر لە قاو بدرێت و سزای شیاوی خۆیان وەربگرن. گیان بەختکردوانی کوشتاری ساڵی 1960 و باقی گیان بەختکردوانی ڕێگای ڕزگاری مرۆڤ هەرگیز فەرامۆش ناکرێت. بێگومان خەڵکی وشیار و خەباتکاری ئێران بڕیاردەران و بەڕێوبەرانی زیاتر لە 4 کوشتاری ڕۆڵەکانیان نەفەرامۆش دەکەن و نەلێشیان خۆش دەبن. بەڵێ ناوبڕێکی کورد بینن دووبارە دێنەوە خزمەتە.
آب ساعت چشمه در چشم پاک تو آب ساعت برکه در زیر خاک تو قهرمان قهرمان دشت ماورا رسته از نام تو یاد ارغوان لاله در لاله دشت خاورا جان آلاله دشت عاشقان عزیزان لەم بەشەدا بابەتێک سەبارەت بە بازرگانیکردن بە سێکس کە یەکێک لە دزێوترین وێنەکانی سەمکاری و توندوتیژی دژبەژنانە دەخوێنینەوەتان. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا بازرگانی سێکس بۆتە پیشەیەک و لە بواری یاسایی یان نایاسایی لە وڵاتە جیاجیەکانی جیهان ملیاردها دلار قازانجی خسۆتە گیرفانی دەوڵەتان و قازانجپەرستانەوە. دوو ڕێگا چارەی بە تەواوی جیاواز بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کارە ساسبارترین جۆری توندوتیژی لە دژی ژنان و منداڵان سەریان هەڵداوە. ڕێگا چارەی یەکەم لەشفرۆشی بە پیشە لە قەڵەم دەدات و خوازیاری دابینکردنی هەموو مافێکی کۆمەڵایەتی لەشفرۆشان و پەسەندکردنی یاسا گونجاوەکان بۆ ئەوان وەک کرێکارانی بەشی سەنعەتی سێکسە. لایەنگرانی ئەم ڕێگا چارەیە لەسەر ئەو باوەڕن کە لەشفرۆشی بۆتە هێزێکی ئابووری کە ناتوانرێت لە بەرچاو نەگیردرێت و بە یاساییکردنی دەتوانرێت پێش بە خەسارە ئینسانیەکان بگیردرێت و دەستی قاچاقچیان و دەڵاڵانی ئەم سەنعەتە کورت بکرێنەوە. بەڵام لایەنگرانی ڕێگاچارەی دووەم لەسەر ئەو باوەڕن کە بیرۆکەی ئیسلاحخوازبوونی شەرایەتی لەشفرۆشی و داسەپاندنی یاسا لیبرالیستیەکان بۆ کۆنتڕۆڵ، دابینکردنی سڵامەتی و تەندروستی، بیمە
قەراردادەکان و هێتت بە بیانووی کەمکردنەوەی زیانەکانی ئەم پیشەیە ناتوانێت لەشفرۆشی کۆنتترۆل ویان تەندروستتر بکات. لەشفرۆشی لە ناوەڕۆکدا کارێکی توندوتیژانەیە. مەسەلەکە دەستڕێژیە. دانی ماف و حقوقی مادی تەنیا تاوانی پیاوان کەمتر و کاڵتر دەکاتەوە. یاساییکردنی لەشفرۆشی بە مەبەستی کۆنتترۆلکردن و هێندێک بارودۆخەکە باشکردن و بەناو کەمکردنەوەی زەرەرەکانیان جیاوازیکی و توی لەگەڵ بۆ نمونە بە یاساییکردنی توندوتیژی ناوماڵ بە مەبەستی کۆنتترۆلکردن و کەمکردنەوەی زیانەکانی نییە. لەگەلێک لا وڵاتانی سەرمایه‌داری لەشفرۆشی کار باشمار دێت و دەوڵەتەکان داهاتێکی زۆر و زەبەند لە ڕێگای ئەم کارەوە بەدەستێنن. ماڵە لەشفرۆشیەکان لە ئاڵمان و هێندێک وڵاتانی ئەوروپای دیکە بە بەخشینی پارە بە ناوەندە خێرخوازیەکان و بەیان کرانەوەی دەرگاکانی ئەم ناوەندانە بۆ بازدیدی خەڵک و کردنەوەی پێشانگای هونەری پڕۆنۆگرافی و هەروەها وەڕێخستنی شۆی جل و بەرگ و کەلوپەلی پێویستی ئەم پیشەیە دایان هەوێت خۆیان پێشکەوت و خواز نیشان بدەن. سەرڕای ئەو ئیدعایکە بە یاساییکردن و سڕینەوەی جرم و تاوانی لەشفرۆشی پێش بە پەرەسەندنی دەگرێت بە پێچەوانەی ئەو ئیدعایە نەتەنیا کەمی نەکردووە بەڵکو پەرەشی سەلووە. بۆ نمونە لە وڵاتی هولەند ئەم پیشەیە 25% پەرەی سەند و هەر ئێستا 5% داهاتی وڵاتی هولەند لە ڕێگای ئەم سەنعەتەوە بەدەستێت. لە حاڵی حاضردا زیاتر لە 20% چالاکی ئابوووریەکانی تایلەند، ئەندۆنزی، مالەزی و فلیپین لە ڕێگای لەشفرۆشیەوە بەدەستێن. بە پێی لێکۆڵینەوەکان کۆی لە جنسیەکان ساڵانە زیاتر لە 4 ملیار دلار بۆ تایلەند داهاتیانەیە. برزیل، کوبا، رووسیا، کێنیا و زۆرێک لە وڵاتانی دیکە کە لە ژێر گوشاری دانەوەی وامەکانیان بە سندوقی نێونەتەوەی درا و بانکی جیهانین هاان دەدرێن تا سەنعەتی توریزم خۆیان پەروەردە بن. بەڵێ ژمارێکی زۆر لە کرێکارانی تۆڕەکان، خاوەن هۆتێلەکان و خاوەن باشگاکان و سەنایعی ئاسمانی ئەوروپای ئەمریکایی بە هاوکاری شەریک و هاوبەشە ناوخۆییەکانی خۆیان لا وڵاتانی هەژارنشین لە ژنان و منداڵان وەکو کاڵایەک بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاران سویسفادە دەکەن. زۆربەی شوێنە توریستیەکان لە وڵاتانی تایلەند، کۆرە و فیلیپین لە ساڵانی دەستپێکی چالاکیاندا لەلایەن نیزامیانی ئەمریکاییەوە داوایان لێکرا کە ژنانی لەشفرۆشیان لە ئیختیاردا بنێ و بە چوونە دەرەوەی ئەرتەژی ئەمریکا کار بەدەستانی چالاک لەم بەشە بازاڕێکی نوێیان بۆ ئەم ژنانە لە ڕێگای تۆڕی توریستی بەرەو ئەوروپا و ژاپۆن دۆزیەوە کە لەم ڕێگایەدا قازانجێکی زۆر و زەبەند خرای گیرفانی شرکەتە چەند نەتەوەییەکان و هێڵی ئاسمانی و خاوەن هۆتێلەکانیش. هۆکاری سەرەکی لەشفرۆشی ژنان و منداڵان تەنها بەدەستهێنانی بڕاوداهاتێکی کەم و ڕزگاربوون لە برسێتیە. زۆربەی ئەم ژن و منداڵانە سەر بە هەژارترین توێژی کۆمەلگا و یان کۆچبەرانی هەژاری کۆمەلگا خەسار بەرکەوت و ئەزمە لێدراوەکانن. لەشفرۆشی ژنان لە وڵاتە هەژارەکاندا لە ئاکامی بێکاری و هەژاریەوە و لە ڕاستیدا تەنیا ڕێگایەکە بۆ بەدەستهێنانی داهات و درێژەدان بە ژیانیان. هەژاری ئەم ژنانە و فرۆشی لەشی خۆیان وەکو کاڵا، کولتور و فەرهەنگی پیاوسەلارانەی زاڵ بەسەر کۆمەلگاکان ناوەڕۆکی قازانج پەرستانەی سەرمایەداری و بە تایبەت پێویستی سیستمی سەرمایەداری بە پاراستنی بنیاد و بنەمای خێزان کە لەشفرۆشی هەندێک لە ژنان بە زەمانەت و پاراستنی دەزانێت بووەتە هۆی گۆڕانی ئەم پیشەیە بە سەنعەتێکی پڕقازانج، توندوتیژانە و جیهانی. فرۆشتنی کچان و منداڵان بە دەڵاڵانی لەشفرۆشی لە بەرانبەر بڕەپارێکی زۆر کەمدا هەر ئێستا لە زۆرێک لە وڵاتانی ئاسیا، ئەفریقا و ئەوروپای شەرقی بەردەوامە. بەپێی بەراوردی 10 ساڵی ڕابردوو سەدان هەزار ژن، کچ و منداڵ لە وڵاتانی ئاسیایی وەکو پاکستان، بەنگڵادێش، ئێران و هیتر بەرەو شێخنشینەکان و بازاڕە جیاجیەکانی کۆیلەداری جنسی براون. ئەم کەسانە وەکو کۆچبەرانی هەندێک جار نایاسایی لە خراپترین و نالەبارترین بارودۆخی ژیان دابەسەر دەبن و تەنانەت وەکو لەشفرۆشی خارجی لە شاو لەشفرۆشەکانی ئەم ناوچانە بەرەو ڕووی گەلێک هەڵاوەردن و توندوتیژی وەحشیانە دەبنەوە و زۆر جاریش پارەشیان پێ نادەن و لە جیاتی پارە ئەزیەت و ئازاریشیان دەکەن و گەلێک جاریش دەکوژرێن. ئەوان لە نزیمترین مافێکی ئینسانی بێبەری و بێبەشن. لە ترسی گەڕانەوەیان بۆ وڵاتەکانیان و بێکاری و هەژاری دەبێتە هۆی ئەوەی کە بۆ ڕازیکردنی پیاوانی هەوەسڕان و دەوڵەمەند هەموو شتێک تەحمل بکەن.
گەلێک جاریش وەکو کۆیلە حراج دەکرێن و دەفرۆشرێن. کۆیلەتی ژنان و منداڵان و بازرگانی سێکس لا واقعی تا خراپترین شکل و شێوەی چەوساننەوە و توندوتیژی لە دژی ژنان و منداڵان، زاڵبوونی پیاوان بەسەر ژنان و لە ئاکامە ڕوخێنەرەکانی نظامی پیا و سالاری و سەرمایەداریە. چونکە زات و ناوەڕۆکی چەوسانەوەی جنسیەتی چینایەتی و نژادی سەنعەت و بازرگانی سێکس بە هیچ پیا پاساوێک قبوڵ ناکرێت و تا کاتێک کە ئاڵوگۆڕی بنەڕەتی لە نظامی چینایەتی سیاسی و کۆمەڵایەتی بەسەرگۆی زەویدا پێکنەیەت، ئەم کارەساتە ئینسانیە بنبڕ و ڕێشەکێش ناکرێت. بەڵێ بینەرانی ئازیز لەم بەشەدا پەخشانە شعرێک دەخوێنینەوە بۆتان کە بینەرێکی خۆشەویستمان لە سەقزەوە بە نازناوی شوانکۆ بۆی نردوین. ئەم ئازیزەدا لە پێشەکیدا نووسێتی پێشکەشە بەو کۆڵبەرانی کە گیانی پاک و ئازیزیان بۆ پاروەنانێکی وشکی سەرسفرە بەخت کرد. من کۆڵبەرم، ئاسمان و شاخ لە باوەش دەگرم، بە کۆڵی قورسی سەرشانم هێور هێور کۆمە کۆمە کەوتینە ڕێ بە ئامانجی پاروەنانێ. ها چەندە ماندووم پێڵوەکانی چاوم چاویلکەکانم لێڵ دەکات. ڕێگەم لێون بووە لە کاروان جێماوم، هاوارم بە کەس ناگات نییە فەریاد ڕسێ لەم چیا و دۆڵ و دەوەنا. کەش و هەوا پەڵپی خواردوتەوە تا دێت بە تەوەژمتر دەبێت. گەماڕۆی سەوز و باوەی زەمهەریر ئەڵقە و تەنگەژەی پیاڵچنیوم. مۆتەکەی مەرگ وێنەی جاڵجاڵۆکە دەوروبەری تەنیوم. ئای چەندە تووڕەیە چەند بێبەزەیە ئەم سروشتە بڕوا بکەن. نەچوو بووم نەدی بووم تاکو ئەمڕۆ بۆ دوێنێ کەوتبوومە شوێنێک کە هیچ شوانێک دڵی ئەوێ نەبوو ڕانەکەی بێنێتە ئەوێ. لە هاتنەوە بە خۆدا لە پڕمەیەک و لە پڕدا حاژەی هەرەس پێم چەقی بوو. سرم هەڵێنا بە پیرمەوە هات، کێوێک بەفر بەسرم داڕژا. ئیتر کاتی وداعە، کۆچەرێکی ساوا بوو. ماڵاوە خۆشەویستم ئەیدی دەکەی بابە. نەماژین و بەسەر چوو ئازیزەکەم کوڕی بابە. وریای دواڕۆژ بە ئارەزوم بردە ژێرگەڵ. تۆ وەک من مەبە، تۆ وەک من مەبە گەرچی ڕۆڵە من و بە هەزاران جەستە و سینگمان قەڵغانە بۆ پاراستنی سەرمایە. هەر بۆیە ژیان بە مەرگ دەفرۆشین، کڕیار زۆرە لەم دنیایە. تاقانەکەم من شەرمەزار نیم، بە مەرگی خۆم شەرافەت دەنرخێنم. بۆ ئەم جیهانە نایەکسانە بۆیە مرۆڤە هاوچارە نووسەکانی من کوێر کوێر بە ئەسپاییەوە پێ هەڵدەگرن بۆ تێرکردنی ژەمێکی زگ. ئافرین ئافرین ئافرینتان لێبێ بابە، سەر مەزارەکەت ماچ دەکەم. گەرچی مەرگت لێرامە بەڵام پیرۆزە لام ئەی ڕەنجدەر. ئەی قورس لە کۆڵ قوڵایی دڵی تۆ پاکتر بوو لە هەناو. کەوابوو ئەم تاجە گوڵینە و ئەم ئەستێرە سوورە لەسەر گڵکۆ و مەزارەکەت حەق دەکەم کە دەڵێن یۆنانیەکان تراژێدیان هەڵقاند، بەڵام من دەڵێم ئێوەی کۆڵبەر بوون بە خودای یۆنانیەکان. زۆر سپاس بۆ بینەری خۆشەویستمان بە نازناوی شوانکۆ کە لە سەقزەوە ئەم پەخشانە شێعرە جوانەی بۆ ناردین. دەست و پەنجەت خۆش بێت و قەڵەمت هەربەردەوە. زۆر سپاس.
تێکۆشەرم منی ئینسانی تێکۆشەرم مناڵم ڕوت و برسیە ژیانم فەرمە ترسیە مناڵم ڕوت و برسیە ژیانم فەرمە ترسیە ژیانم فەرمە ترسیە من کۆڵبەرم من ڕاژدەرم منی ئینسانی تێکۆشەرم منی ئینسانی تێکۆشەرم برسيتي سنون أبرم بوبار ونان لا وكسرم بوبار ونان لا وكسرم أشم بقي شوازنا بقي دنيا كي بيدنا أشم بقي شوازنا بقي دنيا كي بيدنا بقي دنيا كي بيدنا من كل برم من رالدرم من إنساني تكوشرم من إنساني تكوشرم عديب هاوانە دیداکە لەسەر بەفرایان بەختەکەم ئەمە ڕەمزینەتەوەکەم لەسەر بەفرایان بەختەکەم ئەمە ڕەمزینەتەوەکەم ئەمە ڕەمزینەتەوەکەم من کۆڵبەرم من ڕاژدەرم من ئینسانی تێکۆشەرم من کۆڵبەرم من ڕاژدەرم من ئینسانی تێکۆشەرم من ئینسانی تێکۆشەرم زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە کاک حەسەن حەیدەری ناسراو بە حەسەنی حەمە خەزاڵ زەحمەت کێشەکەی دڵپڕ لە ئاوات و ئارەزووی خەڵکی گوندی ئاوایی پاراستانی سەر بە ناوچەی شاری سەردەشت ماڵاوایی لە ژیان کرد و بەجێهێشتی. کاک حەسەن مرۆڤێکی زەحمەتکێش و دەستکرد و هەژار بوو کە هەموو ژیانی پڕبوو لە ڕاکەڕاکە و هەڵاتن بۆ بەدەستهێنانی پەروەنانێک و بژێ و گوزەرانی ژیانی. هەر بۆیە هەرچی کاری کرێکار و سەخت و تاقات پڕۆکێن بوو ببوون بە بەشێکی گیانەکراوە لە ژیانی کاک حەسەن. کاک حەسەن کەسایەتێکی خۆشەویست و بەکەرامەت و ناسرا و مێهرەبان بوو. دۆست و لایەنگری کۆمەڵە بوو و زۆری زەحمەت بۆ کۆمەڵە کێشا و دڵسۆزانە ئەرک و کارە پێسپێردراوەکانی کۆمەڵەی بەجێ دەگەیاند. سەرەڕای دەستکورتی و نەجاری دەرگای ماڵی کاک حەسەن هەمیشە بەڕووی پێشمەرگەکانی کۆمەڵە کراوە بوو. کاک حەسەن هەتا دوایین ساتەکانی ژیانی لەسەر ئەو بیر و باوەڕەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە جنایەتکارەدا نەنوات. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنە ماڵی کاک حەسەن و کەسوکاری دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. بەرز و بەڕێز بێت یادی ئازیزی کاک حەسەن.
بینەرانی خۆشەویست بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەی هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و تەلەفۆنی پەیوەندی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و ڕابۆچوونەکانتان باس بکەن تا دیدارێکی تر ماڵەوە ماڵاو